بابە تۆ زۆر سێری من لەگەڵ ئێمە هەولێر تۆ تەلەفۆن بۆ من نەکەیت قایمم بۆ نێری بابە خۆمە لە سلێمانی نیم ئێو دوو سێ ڕۆژە نایەم بۆ هەولێر بۆ بەرنامە ئێ باشە بە حەمە بڵێ بینێرێت باچێتە بازار بیکڕێ چیمان پێویستە ئێستا وەختی خەیار و تەماتەیە مرد و مرێ کاک ئەحمەد کورت برا خەریکی چیەوە چی بەرنامەیە کوری یەک سەعاتە کاچی بدەتەوە بە تەلەفۆنە کاکاوە ئێستا باشە ئیشمانێ ئیش باشە هێشتا 5 دقەم ماوە بە قوربانم 5 دقەی چرا تو سەعاتەکە تەواو نییە ئەزانین چۆن دایکە دوایی بۆ دەکەمەوە کاکە بە عەلەقەل بەرنامەکە بکەم ئەوە مسواجیان پێویستە قایمەم بۆ نوازان لە سلێمانی کاک ئەحمەدەتی نازانن تو هەفتەی 2 ڕۆژان لە هەولێرەی تێڵی چی کاکە دایکە دەست پێ بکەین ئادی ئەو داوای چیان دەکرد کورە قایمەیشان نردووەڵێ تەماتە خەیار ئاخر من خەنە وسمە حەقم چێ بەسەر بۆ خەسومی بکڕم کاکە جەماعەتی لایەتیشی بالایەتەکان بۆم چاکە بۆم چاکە تەواو وەرە بابی من با دەست پێ بکەین دەشتی باشە یونس قۆزم دەست پێ بکەین کاکە دەست پێ دەکەین مامۆستا یاڵە دەست پێ بکە خۆشەویستانی کەناڵی دیمەن تیڤ جارێککە هاتنەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی دانپێدانان ئیشەڵڵا ئاوا دەخوازم هیۆمەوارم بڕگەکانی ئەم هەفتەیەمان بەدڵی ئێوە بێت مامۆستا گەندەڵی خەڵک هەر دەرین حکومەت گەندەڵە و نازانم چی و گەندەڵی بەس لە دایرەکان هەیە شەر نییە مامۆستا دەزانی گەندەڵی لەناو مرۆڤەکان و لە شەقامەکان و لەناو خانەوادەکان و لە کون و قژبوونی ئەو وڵاتەی هەیە وەرە جاری وا هەیە مەقسەد دوورێ واز لەکرێت گەندەڵی لەگەڵ خۆیاکە ئەڵێ چم قۆزیە خۆمسەیەکی مێخلەمەیەگەخوا ئەوەش گەندەڵیە ئەی چۆن ئادی گەندەڵی پەروەردەیی پێ دەڵێ ئەوە ئەنواع گەندەڵی هەیە خۆشە نیە هە لە دایرەکانە هەبێت مامۆستا سێدی منمان هەیە تعبیر لە گەندەڵی دەکەن یەکەشیان هەر لە منداڵیەوە فێری دزی بووە بستە هەر شوێنێک مامۆستا یعنی وەزعی زۆر باشە یعنی مامۆستا دەستە چایەخانە بەوی بینیە مراکی چای بدزی دەوەرە دەستێک وای هەزارە دەسەیری ئەو پیاوەی بکە بزانن لە هوتێلە چی دەکا ئادەی باز ژنەکە من ڕاوەسم تۆ بە چواردۆ ما بخولێنەوە بۆ بخولێمەوە من بۆ خۆت بسوڕێ واللهی ڕاستەکە هاتووە سەیری کە دایمە عەقڵ میوان نییە دەی بسوڕێ دەی بسوڕێ بسوڕێ ئێ بۆ هەش میتر پشتێنی دەبەستی خۆ جێژ نەبی دەی تەواو نا دەی ئێستا ما ئەوە گوریستە دەی دیاڵە با بڕۆین چی بڕێن ڕاوەستە با بڕۆین ڕاوەستە ئیشم ماوە ژنەکە چیشتمە ئەی نابێت تۆزێ شتومەک لێرە کۆکەمەوە خۆ ئای بۆ خاتری بۆ خاتی خوێن ڕاوەستە چاکەوە کوڕە بۆ خاتری خوا ئابڕۆمانە چی کوڕە بۆ هاکەیە تو ئای بۆ نه هیچ عیب نییە هیچ شتێک چ دەکەی چ دەکەی تۆ کورە خوازانێ من نان نییە بی خۆم سەیری کە شەوی چی پەیاکان بوتێلە ئەها سێ بۆ نەخوازانێت چەندی پێدراوە کورەوە بۆ نەکەی خۆمە خۆ دەداینێتە باشە دەداینێ چ دەکەی ئەتو تۆ ڕاوەستە ئەم کوپانە ئەسڵن ئاخە نابێ نییە تۆ حەق نەبێت کورە هەیەمانە چە هەیە ئەی بۆ خاتری خوا چیەکاوە ئەکە بابا چاکەی کورە بەستە کاکە بەسەر با بڕۆین هەمان خولەکە بەرین دەوانی کەشەوی نایبێت ئەمە بابا چاکەیەوە تۆ زەختی لەکە با دایخەم زەختی چی لێ بکەم کورە بالیفی هێرێ بۆ خاتری خوا چاکەیەوە تۆ باچم بزانم حەمامەکە چیتیە بەخوای چیتیان نایەڵم کورە چاکەی یەک دەقە ڕاوەستە چی ئەمە بێچوونە ئەکە بابا میوەکانیش دێنی کورە مەکە کاکە حەمان چوو بەخوای بەخوا هەمانە چاکەی هەمان ناچێت لەخوارە چاوی لێکرد هەمانە جلە ئەشیەکانمان یەڵە تاپەشمانیش لێوێت دێی نابێت تامەشا باڕین یەڵە پێشەمەوە ئەمە حەمامە پێڕاوەست چاکەی یەک دەقە بەخوا یەک ئەها ئەمە چییە؟ گوێزانە دوو جەبن بە خەڵم پێتا شوێت بیکە
أرجع والله أنا كمان ولا بس تكفي هلا بكرامة لا ولا ولا أو خاولية بنت شدك خاولية أو التهاوت يا ريت هالقلت وخا شو حياة حما ناتشت تمشاك ابو خاطر كل بياو كبره هيزنا معنا ما دارو بدك بيني هاد دارو بدك ما دارو بدك بس انا دانا واني كناني كوش كاني ارهب قني بيني قال خمان انا بازي بس ده بس دي يا الله بابا ده بس دي صبر ابروديو والله زور سيرة باش الزلامي آواج هي علي والله ما مصطح خوا عيب والله الشرمة أوشتانا ما مصطح پیاوێکی تر هەیە داوەتیان کردیە بەس تەمەشاکە بزانن لەو داوەتەی چ دەکا سيريكي بەڵێ هیچ باز ناکەین نا باس مەکە دا ئاکشنێکم بەرێ ئاکشن زعی مەطعمێکی خۆشە بەڵێ ڕاستە والله کاک محەممەد پێویستی بەم عەزەتە ناکرد داوەتی جەنابەت بوو چکۆم بەڕاستی ئەم فترێ هینەکەم جۆدۆکەم جۆدۆ کاراتیە ئەوە نییە خۆی زەعیفە کات و خوارد و شت کەمە خوارد چی پێ مەبەستت کیتۆیە کیتۆ هەو داخل کردی تو بزانی زانی بەڵێ کیتۆ زۆر مهمە بەڵێ واللهی برا پێویستی بەم عەزەتە ناکرد لە ئێسکان دوو لە فەمانە خوارد و ئیتر کاک ئەحمەدجان لە فەیچی چی داواکەی لە خزمەتم زۆر سپاس قوربان من دعوەتی کاک محەمەم بەڕێزی چیمان هەیە قوربان وەکو چی هەموو جۆرە خواردێکمان هەیە مەسەلەن شەرقی و غەربی شەرقی و غەربی بەڵێ ئەوە تەواڵێتی تۆ باسێتی نا قوربان خواردنی ڕۆژاوایی و خواردنی بەڵێ ڕۆژاوایی بەڵێ برنج و تەرتیبات چیمان هەیە برنج ئەنواعی برنجمان هەیە خڕمان هەیە دەنگ درێژمان هەیە برنجی کوردیمان هەیە برنج بە دۆمەمان هەیە برنج بە بریانی زەرد و قاوەیمان هەیە ئەی درێژمان نیە برنجی درێژ بەڵێ هەمانە برنجی درێژ بێنە حەزەکەی بەڵێ قاپێک برنجی کوردی بەڵێ حەزەکەی بەلەمێکیش بریانی هەر بێنە با هەبێت بەسەر چاو هەمووی خۆتی خۆیەوە بەڵێ قوربان من دعوەتی و پیاوم باش بەسەر چاوە ڕاستەکەم فەرموو قوربان یەکدەقل بۆ حەکەم جاری هێشتا باسی مەرەگە و شلەمان نەکردووە بگورە سەر چاو فەرموو شلە حەزەکەی ئەنواع بێنە شلە تەپسیمان هەیە قەیسیمان ئەنواع هەیە سپێناغمان هەیە فاسولیامان هەیە ئەوەش ئاوی بێنە. گۆشتمان هەیە ئاوی گۆشتی سوورسپیمان ئەوان ئەی مشتەق ئەوانە هەمووی بێنە بەڵێ ئەی مشتەقاتی گۆشت چیمان هەیە قوربان قازمان هەیە قەلمان هەیە مریشکی کوردیمان هەیە مریش بە تەنور مریش بە غەڵوزمان هەیە ئەوانەمان هەیە دە حەزەکەی تۆ کەڵەشێرێکی کوردی بێنە بەسەر چاو کەڵەشێری کوردی یەک کەڵەشێر بەڵێ یەک کەڵەشێر بێنە حەزەکەی بە ها کاک محەممەد تۆزێ من لە قۆتەشتی قازێکی باتی بێت بەڵێ بەسەر چاو ڕانەقەلیشمان هەیە بەڵێ بەس ڕانەکەی و ملە قۆتەکەی بەسەر چاو بەسەر چاو ئەوانە بۆ بێت فەرموو قوربان. ماوە چاوە ڕاستەکەم نابێ من تەواو بم ڕۆحەکەم بەسەر چاو ئەمرەکەی هیمان هەیە من هیوایەتم مقابلاتە چی مقابلات مقابلات کاکە من تەلەڤیزیۆن دانەناوە برا نه ئەوە نییە خواردنم مقابلات پێشەکی مقابلات ئەوە تاقیم کردەوەتم بزانم ئەزانە بەڵێ، ناوەکەی بەڵێ. جارێ بابە سەنفورێکم بۆ بێنە چی؟ بابە سەنفور بابە سەنفورە فلام کارتۆنە کاک نەنا ئەو بابە سەنفور مەبەستە بابە غەنووشە بابە غەندور بابە غەنووش غەندور تەیرە قوربانە یاڵە ئەوە بابێت سەر چاو لە خزمەتە فەرموو. ئەی هینمان هەیە ئەوە نییە وەکو هەویرێکی شل وایە ڕەنگەکەی ئاوا لە ڕەنگی تەکسی کوردستانە چێ چی چی پێ لە شتە خۆشەکە کاکە من لە معرەز داوام ناکەم برا نەنە ئاوا شتێکە وەکو معجون وایە عینەن شتێکی گیراوەیەکی خست حمص بطحین حمص بطحین ئەوە ئەمزانی بەس ویستم تاقیکەمەوە ئەوە باشە چەند تاکسی کوردستانی بۆ بێن چەند حمص بطحینی بۆ بێنن دانێ بەس نەچ یەکجێ بچکۆلم لە شوێنێکا بۆ دانەی باش هەر لە لەگەنێکە پڕیکە بەسەر چاو بەس بە چۆن تێی نەکەی بەکەوتی نانە بەسەر چاو خەمە نەبێت زەیتونی لەسەر بێ لە سەری بێ بەسەر چاو زەیتون و وردە تەرتیبات شتێکێت خۆراوە سەرناوی چی بوو قاپە پەپولەشم بۆ بێنە چی؟ پەپولە قەپولە لەسەر گوڵە نیشێ باوەن نەنە ئەوە نییە کەرەوز و ساوەرەکە وردەکەی کێ بەسەرەکە تەپولە ئەها تاقیەکەمەوە بزانم تەپولە. چۆنە بەڵێ. ئەوە تەپولە تەپولە لەسەر چاو هینیشم بۆ بێنە ئەی ئەو شتەکە هەیە ئەوە نییە نانێکی ڕقی ئەوە نەیە ڕیسوور کراوە تۆ چی پێڵەنەوە فەتوش فەنتوشیشم بۆ بێنە فەنتوش ناقوربان فەتوش
فنتوش يا فتوش فتوش ئەوە تاقیەکەم وتم بزانم مستەوای تەعامی چۆنە ڕاوە سەبابی کەمەوانێ دەکا کە تاوە بیرەکاتەوە تا تۆ بیرەکەیتەوە دەستمە خزمەت تۆ سلسلەی ئەفکارم مە بچڕێنە من ئێستا بیرەکەم و بزانم چیتر داوا بکەم فەرموو لە خزمەتە هینمان هەیە سوپ سوپ بەڵێ سێ نوعی سوپمان سوپی قارچک سوپی سپی سوپی سوور سەیری کار ها حەزەکەی لە هەرسێکیەکی قاپێ بێنە سوپی گەرمە کوتاویشمانەیە نیسکیتمانەیە ئەو دوانەش هەر بێنە ئەو دوانەش با هەر بێن نانمان هەیە ئەوە نییە بە کونجی و ئاوا تەرتیبات جێپەنجەکەی دیارە بەڵێ دو سێ جۆر نانمان هەیە یەک نانم بۆ بێنە بەقەدەر ئەم مێزەوێت باشە لەکوێ دایانی لەسەر تەپی سەرمدایان بابەتەوە قەچێ من ئەی خۆم باشە بەسەر چا ئەمریکای نانی هەورامیشمان هەیە هەورامیش بێنە لە ئەخیرە 15 نانێکیشم بە سەفەری بۆ دانێکیشم هەیە بۆچی تەخوربە ئەڵێ کاک محەممەد ئەمە دنیاەوە سوپە چوومە بازار و نانەوخانەکان نەبوو بەڵە بەڵە وەنێ بووی مناڵەکان ئەوە نەبێت بەڵە بەڵە بە کونجی سەر چاوم فەرموو قوربان کاکەهاوەستە ڕۆحەکەم من جارشتی ترم لە نێشکایە کە تۆ پەلەم چییە؟ فەرموو جان نابێ من تەواو بم وەنێ کاک بەڵە بەڵە ڕاستە بەڵە فەرموو جان ماسیمان هەیە ماسی ماسی سێ جۆر ماسیمان هەیە چییە؟ ماسی سەلەمونمانێ ماسی کاربمانێ ماسی بەحرمانێ ئەو کارەباکەم حەز لێیە کارەبا ناقوربان کارب ئەها چاول لێ من ئەمێ تاقیکەم و گینا هەیە نەزانێت کارب چیە ماسیمان هەیە بە تەنور ماسیمان هەیە بە غەڵوس بەخەڵوسیش هەمانە ئەی هەمانە مەسگوف چی مەسگوف سوورۆکراوە بە غەڵوزە بەڵێ ئەوەیە چەند کیلۆ دەرەچێ ماسیەکەتەن ماسیەکانمان لە دوونی بۆ سێ زیاتر دەرناچێت بۆ قوربان شەڵا 5 کیلۆیی تیا بووایە بەس قەینا حەلم لایە هینکە دوو ماسی لەم دوو ماسی لەو دوو ماسی لەو دوو ماسی لەو 6 ماسی ئەوە بەتەنیا خۆتی خۆت ئەخورێ ماسی سەگە لە مەعیدیا جێکۆیە کاتە ماسی بەڵە سەر چاوم فەرموو قوربان تۆ چیە کاکە دەڕابێتە برا ئەخ نابێ من لێ بمەوە زۆر سەیرم کاردا قوربانە پەڕەکەم پڕ کردەوە فەرموو لە خزمەتە ناکەم ڕۆحەکەم چاوە ڕاستەکەم ئەڵێم شتی غازی چیمان هەیە مەخێ ساردی شتمان هەیە بەڵێ بیپسی سەپرای فانتا هەمووی بێنە ئەی ماستاوی کوردیمانەی لە لادێ بۆمان دێت ئیمەڕە بەڵێ ماستاویکی مانگان بۆ بێنە بەسەر چاو ماستاو زەیت کۆلە عەسەبیشم بۆ بێنە عەسەب چی؟ عەسەب ئەی ماستاوەکە بچی بخۆم قەسەب بڵێ قوربان فەرق ناکات ئەڵم بزانم مستەڵەحەکانی مەطعەمە زانێت ئەوە زەیت قەسەب قوربان فەرموو والله هیچ جا مەطعەمەکە هیچ تیا ماوە وڵایی تایمەوە تقریبا بەڵێ تیا ماوە بەڵێ بەخوا کاکە جان ئەو هەموو خواردنەی ئەم داوای کردەوە بەشی گەڕەکەکەشانەکە کەواتە من بۆچی ناوەڵا لەگەڵ ئەوانانەکە مەخۆم هیچ بۆ تۆ نێنم نەوەڵا کاکە ئەو هەموو خواردنەی ئەم داوای کردەوە ئەی بۆچی ناوەڵا لەگەڵ ئەوانانەکە مەخۆم وتەوە ئاساییە بەدڵی خۆت ئەم قوربان قسەیە چێ کاک محەممەد وەڵا کاکە جان تۆ هیچ یعنی من زۆرم داوا کردو قسەکە واگەیەنێ بەخوا کاکە جانەرە وەڵا ئیسرافێکی یەکجار زۆرە کرد بەخوا ماڵ هەیە تا نانیە بیخۆ کەچی تۆ مەطعەمەکەت هەمووی داوا کرد ئەجا نانەی بیخوا با سەمون بخوا با شێک بخوا با پسکیت بخوا ئەیبە ئەو قسەیە بۆ هەیبەت و شان و شەوکەتی من جوان نییە قەیناکە کاکە ئەوەی تۆ داوا کردو خۆ بەخوا بە پیکابێ ناڕوە من بمزانێ ئاواهی بەرامبەر بە من ئەستان هەر پێم ناوتی بۆ داوت وەڵای منیش خۆ داوەتی منە کرد با بە عیبە و قسانە قەیناکە ئەخرەوە نانە جوان نییە ئەو بۆ هەیبەتی من جوان نییە بەخواوە استقلالە ئەوە زیادە مەسروفە وەڵا پیاو بم ئەو نانە ناخم لەگە بەس حی من ڕەفاقەتی تۆم کرد لەسەر خۆتان لە خزمەتان چیتان پێ ئەو پیاوە منیشکان یعنی من زۆرم داوا کردووە کاکە ئەرە عیبە بەخوا عیبە تۆ قسانە زۆر عیبە زۆر عیبە زۆر ماسەکە لەسەر ئاگرێ خۆتە وەڵا ماسەکە لەسەر ئاگرێ دوای بۆ بکە بە سەفەری نییە یعنی خۆت بای 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 مەعاش وەرگرتن چەند خۆش و بەلەزەتە قەرزەکەی دوو ئەوەنە ناخۆش ئەمە بۆ ئەو ئەمەش بۆ کارەبە ئەمە پەنجە بۆ ماسی کورە ماسی چی دەوات لە ماسی بێنە ئەوە 5,000 دوو قوتو ماسی قوتویان بۆ کڕم ئێستا باش ئێستا بە دڵمە حالیەن چی ماوە چی ماوە ڕاوەستە ئەمە بۆ گوڵە بە ڕۆژە خۆژنەمەڵی تووتیە 2 کیلۆ گوڵە بە ڕۆژە ئاخا ڕۆژی تەواو تەواو اینجا بە ئەمانە هەڵگرم
یەکچان بۆ حازر کردوویە جادەڵە جای ئەسرانی زۆر خۆشە والله چای عسران خۆشە بەڵام من کووە بە حیاتی چای عسر بۆ نێناوە مەگەر ئیشێکە پێم نەبێت وەرە دەرێ من نانا وەرە دەرێ بەم سەرمایە بێمە دەرێ ئەی خۆت ناڵێ ماڵتە ئێرە ئەوەی دەڵەمەوەی دێدا شاردیتەوە بۆنی معاشە کردووەیتە تەواو بێنە دەی 100,000 بەرێ هەزارێکی هامە 10,000 و تەواو 10,000 چییە؟ ئەی 100,000 قەردارم هەر بە کاک محەممەد دوکاندار ئاخە بۆ 100,000 قەرزاکەش نەکە بەزەیەکتان بەم نابێتەوە ئەم پارەی بۆ وایە خودت سوزانم ئەمە هەمووی قەرزە بەخوا بێ بیەمەوە چەند 100,000 100,000ەکەی بەرێ لا حول ولا قوة بەرێ إلا بالله 100,000 بەرێ ژنەکە جاری پێشوو چوون قەرزی دوکاندارەکەی ئەو بەرم بۆیایتەوە لە قایمەکە نووسرا بوو 29,000 بنێشتی کوردی ئاخر 29,000 ئاخر تۆ بۆتی ئەیشتی ئەسڵ دەخۆین و مناڵەکان نەخۆنەوە چی بکەم لێ تێکچوو لێ تێکچوو 5,000 کەمە ئەمە سە ئیتر تەواو داوای پارە نەکەیت ئەوە نیازی شم بوو ئەم جارەیان ماسی سەلەمونتان بۆ کڕم لەبەرێ پارەکە بەژناکە بۆم کردن بە ماسی قوتوو ماسی قوتوو دە باشەر بە زیابێ 100,000ەکەی منت داوی دیکە هەچیە بێ خۆین لە ماڵەوە ئەو پارەکەی دەژمێرم زان پێنجی کەم بوو لە کنەتوو ئەمە ئەم قەرزە خۆ دەیبەی نا ڕاستە باچارە لێم تێک نەچێ پێ دەڵم بچێ داینێرم ئەمە تەواوە بە سامانی دائینێرم بە سامانە مەینێرە کاکە ئەو ژێژە وەڵڵاهی ئەم هەتیوەی برازام نەیگرتە خۆی ئەی هەرەخوا ماڵە بە قوڕ نەگیرێ دەرگای سەراجەکەمانی کردبووانێ سەمونی کیە نابوویی دەست نەکەوت و شروعی کۆکەی تا بۆ خواردبووی دە باشە بنەوە ئەچم سامانی بانگەکەم وێ دەبیێنێ بەراگای لە خۆی بێت باش جێژە شەرەفم بەس چامیەوە چیە زۆر ناخۆشە ئەم 25 بۆ خۆم هەڵەگرم ئەم 75 بە سامان بەڵێ ئەو 75 بوو بۆ کاک محەممەدی دوکاندار ئاو جارەشدا بوومەی ئەو 75 بۆ بەرە باشە دیتەوە دەبڕۆ خوال لەگەڵ زانێ با من 25 لێ دەرکەم وەڵها پارە پێ لێ فرسەتە سلام عليكم كاك محمد عليكم السلام سرچاوم کاک احمد بەخێر بێ أحوالا باشا سرچاوم چاوەکەم خوا بەخێر بێ والله هەلێ و هاتم وتم با تاکید کەم بزانم سامان قەرزەکەی بۆ هێنایتەوە بەڵێ ئەرە وڵا 50,000 بۆ هێنامەوە چەند چییە کاکە 50,000 بۆ هێنامەوە تاکیدی تۆ کورە ئارە وڵا 50,000 بوو بەخوا هەربەتی دی ئەوە چیە کاکە تۆ چیتەوە 50,000 بوو وەڵا تەواو چی تەواو مادام گەندەڵی کەوتە ماڵی من بە هیچ شتێک چاک نابێت ئیتر بۆ لۆ بێ حکومەت پێم بڵێن گەندەڵە مامۆستا ئەزانی چۆن ئەگەر بمانەوێت گەندەڵی تەواو بێت گەندەڵی واز و تەواو نابێت ئەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین مامۆستا ئێستا دیمەنمان لەسەر گەندەڵی تەواو بوو هەرچەندە گەندەڵی لە هەموو کایەکی و کۆمەلگایە هەیە یعنی زۆربەی بابەتەکانی ژیان ڕەخنەکان ئەو دیاردە ناشینانە بەشێکن لە گەندەڵی ئوستاس ئێستا باسی بابەتێکی زۆر کورد دەکەین فیتنە نامەوێت بەس شەرحی بکەین ئەتۆ نەویستوەڵێ قسێ بکەوێتە زارێ ئەکەوێتە شارێ مامۆستا چ پێویستی بە مەشە دەکەی نییە چۆن ئەڵێ قسە بیچێژە اینجا بی هاوێژە جاری وا هەیە کەلیمەیە گەڵیت یەک تایەفەتێک بەرەیە زۆر پێ دەزانم یاڵە باو دیمەنەی ببینین فیتنە ئەرێ بەهارە وێرایینە بەهاری چی شلی زستانم دە 12 دەرەجە ژێر سفر مامەگیان مامە ئەوڕۆ خواردنێکی زۆر خۆشم بۆت لێناوە خواردنی خۆش تۆ بەس شۆربە ئازانی لێنی نە ماما ئەوڕۆ سوپرایزم بۆت کردووە ئێ وەرە دێ هاتم
یا الله خواه یا الله ئادێ بزانم کوا ئادێ ڕۆڵە بزانم چی لێناوە ئێوەرە مامە بزان چه برنجێکم بۆت لێناوە هوکەکەم عاقڵ بۆ خواردن نەزانێ لێنێت ئەمە چی ئادێ هەڵێرەوە ئەو برنجە مامە هەر دەنگێکی بەلای ڕۆیشتووە برنج ئەرێ وەڵڵا ئەوە ئیشی خۆتە ڕۆڵە برنج تۆ یەک تایەکە و لە یەکا جا کردۆ تۆ ناری بچن بەلای یەکا ئێستا برنج ئای مامە تۆ بەستە بشکێنیتەوە ئایدە تۆ دە ڕەفتارەکانت جوان کە بە ئەوان نەوشکێنەوە ئەی ئادێ بزانم خۆشیش دیارە بەس بەخوا هەرسیەکەم پێی نییە هەرسیەکەم پێی نییە والله مامۆستا جوان بدی منەچ هەیە بەدەست خۆی نییە کاکە جملەیەک فرەیە کارەساتێکی گەورە دروست دەکات دێتە تۆ زمانە بگرە مامۆستا ژن و مێر دەکەن ژنەکەی تۆرایە ئەزان یەک دەقە دەشتیکە زۆر مێرە پێشەوە لەبەر لوتم با تۆزی زل دەرنەچێ زۆر مێرە پێشەوە مامۆستا جا ئەو دیمەنە حەز دەکەم باسی نەکەی هەر کۆچی باسی کەن کەشف دەبی نەوەڵا هیچ باس مەکە یاڵە کاکە حازری یاڵە ئاکشن سامان دەبێت سیارەکەم بۆ بگۆڕی باشە گیانەکەم بەسەر چاو پێتم وتم ئەوە سیار پارەم لەناو مەحمەلەیە هەرچی پارەمی لەناو ئەشیای بیفرۆشم بەسەر چاو بۆتە گۆڕم نەخێر تۆ پارەت هەیە بەستە من دێشاریتەوە من بۆ پارە لە تۆ ئەشارمەوە پێم وتی بە کوردی قسە لەگەڵەکەم ئەڵێم پارەم لەناو مەحمەلەیە با بیفرۆشم ئەشیاکان بەسەر چاو سیارت بۆ گۆڕم ئەتۆ وادتدا گوتت 3 مانگی بۆ دەکڕم بەس ئێستا 8 مانگە بۆم ناکڕی ێ باشە تۆ لەبەر سیارە پەکت کەوتووە ئەوە نێ سیارە لە ژێرایە سامان زۆر عیبە ناوی خۆ دەینە بازرگان ئەی منیش نەکەت ئەو سای لێ بخڕێت ێ باشە تۆڵی کوردی تێناگەت پێتم وتم هەرچی پارەمێ لەناو مەحمەلەیە هەمووی ئەشیای لە شەریکە کەوتووە با بیفرۆشم بۆتە گۆڕم نەخێر ئەتۆ درۆکێ هەموو پارەکانە شاردووە سۆ لە من ئەرێ تۆڵی کوردی تێناگەیت پێم وتی پارەم لەناو مەحمەلەیە لە ئەشیایە با بیفرۆشم سیارەت بۆ گۆڕم لەبەر سیارە پەکت کەوتووە تۆ زۆر عیبە سامان لە باشە بەس هێتر یاری بە عەساب مەکە وتم بیبرەوە السلام عليكم سەرچاو مامۆستایان باشیت باشی مام قادرگیان ئەحواڵت دەخوا بەزیابێت ئەوە خەریکی چیت واللهی بۆ خۆم ئاوا ژێرم دارانە کێڵم و ماشەڵڵا نارنجی جوانی گرتووە بساڵ دە باشە با بێمە لادیەکە باش ئەی خوا قۆتە بە مامۆستای ژانیا خوا بە خێری بۆ قوربان چاوەکەم ماشەڵڵا بەرێ باشی گرتووە ماشەڵڵا ئەرە وەڵڵا کوڕی من کەس نییە بێ موشکیلە بەڵام بێ عاقڵانە کێشەکان تارحلکەن دەنگ تا ڕۆژە ڕۆیەک ئەڕۆیشت مام خایرجان ئەبێت لە ژیان تێبگەن کوڕم گوێ لە من بگرە چی لێ بکەم کە تێناگا کاکە تێناگا پێی ئەڵێم سپێ ئەوە لە ڕەشە چی لێ بکەم هەر بەهێ دەیگەڕێ مام خای منەوێ پرسیارێک لێ بکەم بەڵێ باشە تۆ ئەوە ساڵە خەریکی ئەوە ساڵە ژیانت بەڕێ کرد بەڵێ بەس پێم بڵێ تۆ چی فێر بووی ئەی کوڕی من زۆر شت فێر بووم لە خەیار و تەماتەوە چی؟ لە خەیار و تەماتەوە شت زۆر فێر بوو ئیمام خەیرجان خیار و تەماتە بۆ خواردنەوە تۆڵی چی؟ کوورە کوڕەکەم تۆ تێناگەی من خۆم ئەزانم لە دەردی خۆم من 35 دانە ساڵ بەقاڵ بووم لە تەڕەومیە و خەیار و تەماتە و ترۆزی ئەوانەوە شت زۆر فێر بووم زۆر جوانە وەکو چی؟ کوڕم وەکو سەرۆت و سامان عینەن شووتی وایە هەتا لێ بخۆیت زیاتر بەرسی دەبێت ئێمام قادر چیتر؟ کوڕی من ڕابردوو وەکو پیاز وایە هەتا بیجنی وردی کەیت زیاتر بۆ یەگریت ئەی ئافرین وەڵڵا حکمەتە قسەکانە ئێمام قادر چیتر؟ چیتر ئێستا بۆ نمونە ژیان عینەن ترۆزی وایە ئەم سەر و ئەو سەری تاڵە ئەی ئافرین مام قادر چیتر؟ چیتر حەقیقەت وەکو پرتەقاڵ وایە توێکڵەکەی تاڵە و ناوەکەی تامێکی تری هەیە ئەی ڕەحمەت لە دایک و باوکت بەڕاستی قسەکانت هەمووی لە جێ خۆیەتی دوای ئەوە زەردەخەنە زەردەخەنە هەر وەکو تەماتە وایە لەگەڵ هەموو خواردنێکا خوێ ئەها ئەی ئافر وەڵڵی زۆر بە جوانی لە شتەکان تێگەشتووی ئینسان عینەن بۆڵەترێ وایە بە یەکەوە جوان ئەی ڕەحمەت لەو دایک و باوکت ئەی ئافری مام خایر بەڕاستی لە دنیا تێگەشتووی لە هەموو شتێک تێگەشتووی کورە تۆ چیت هەی غەزەب کورە قسەکانت هەموو حکمەتە
جیلی ئەمڕۆ هەمووی تێکچووە کۆمەلگە هەمووی تێکچووە پێویستمان بە مامۆستا و زانا و حەکیمێکی وەکو تۆیە هەتاکو لەو قەیرانەمان ڕزگار بکە کورە تۆ چیت بێنە چی بێنە ماچ نەکەی بۆ ترسی خۆ کڕۆنە نەماوە آخر ئۆمیکرۆن هاتووە چی میکرۆن ئۆ ئەزاین چۆن جەنابیشت عینەن ڕێواز وایت نۆ مانگ جارێ سەر دەرەکەیت نۆ دانە مانگە مەعاش ناومەتی دە تۆ وەرە دەرەوە کورە لە خزمەتتام لە دەورت ئەگەڕێم نۆدانە مانگ چییە وعد مەعاشی 1 ساڵتە دەمێ مادام ئەوەندە زیرەک و دانا و حەکیمی پیا قساکە پیا و قساکە دە پێشم فەرمو فەرمو دیمەنەکی جوان بوو زۆر باشە ئوستاز یەک دیمەنی کۆتاییمان مایە چییە؟ مەوزوعی پیاوی دووژنە بزانە پیاوە دووژنی هینایە بزانە وەزعی چۆنە ئامادەی بیبینیت سەیسە ناوجەرگی بوو بە بێژنگ جا بێژنگ کونی زۆرتیایە یاڵە مامۆستا ئاکشن شتێکت پێویستە؟ نە بەڵێ چی بووە؟ هیچ چیەوە؟ پرسیارێکم هەیە بڵێ ماسی بە چیەژی؟ ئاو ئەی مراوی لە چیە مەلاکە؟ ئاو یعنی هیچ حاڵی بوون؟ ناوەڵڵە ئەی قڕ بە تەپڵی سەرم ئای داماڵ ئەحمەد توێنیەتی غەریبەی لە دوو ژندا ناوێرێت بە کەسیان بڵێت توێنیمە با بزانین بە کامیان دەڵێت ئاوی بۆ بێنێت ئەڵێم خینە ئەڵێم ژنەکە چی بووە؟ عەزیەت نابێت پەرداخی ئاوم بۆ بێنیت باشە چیەوە؟ بەدەستی خانمێنە بێ ناتوانایە بخۆیەوە ها یادەتەوێت چاو لە لەنجەولارەکەی بکەیت چۆن ئەڕوا ها بۆیە دەڵێن لە قەدیم وەکتویان ئاگە تازە هاتن کۆنە خەڵاتن دەوەرە پیاوەتی بکە کتێ ژنەکە ویستم تۆ عەزیەت نەکێشی تۆ ژنە گەورەکەمی ئێستا بەقەدەر هەموو دنیا ئازیزی لە ئەگە عزیز بام ژنت بەسرە من نەدەهێنا ئەخ دەوان نییە بە قەبری باوکم بە قەبری باوکم ئێستش پەنجەیەکی تۆ وز هاتات چی بووەوە؟ سێ خۆتاندا هەبووە من جاهنا بۆ ئاو ئەوە ئاویش ئای خوای ئەم غەدرە هەڵ نەگری بورە بابە وەڵڵا ئێوە غەدر لە منەکەن ئەشەم بیللا ڕووی بابی خۆم ڕەش بێ ئەجینا من خۆم بە خۆمم کرد ئەوە ئاوەکەش من نەخوات وەڵڵا دە هەرمەی خۆ هەرمەی خۆ ئەشەم بیللا ئەوان ڕاز و تۆ پیاوی دووژنە جەرگی کونکونە بابە تۆ ئەوەی کە هەتا ئەو هەک بە خۆشەویستی و ئەوانەی کە پێوترێ مافەوانە لە دانەیەکا سەرفیکە بۆ یەکەی بەدوان مامۆستا پرسیارەکی بەجددیت لێ دەکەم هەر لە بەرنامەی وەرە دەری یعنی ئێستا بەش زۆر بە ڕاشکایی جوانمان بدەوە ئادێ قەت بیر لە ژنی دوم کردەوە جواب بنیە چ بە کوردی ماکو جواب دەترسێ یان بە خۆت حەز ناکەی حیفن نەکرد من بترسم من بەڕاستی شێرم دی پار نەترسام ێستا لەوە ترسم بیکەم بەدوان خات و ڕێزان فەرەج بەبێ ئەوەی هیچ شتێکی ببڕین ئەو ئەڵقەیە تایبەتە بەس تەماشای کۆتایەکەی بکە تەواو یعنی ناترسێ جار بە کورە مۆنتاژی ناکەم وەڵڵا دایدەنێ بەجدیتە ئەرێ بەخوای سوعبەتیوانەکەی وەڵڵا دایدەنێن تەواو سوودیشی خوارد یەڵە کاکە بەرنامەکە کۆتایی پێ هات تەواو ئازیزان خۆشەویستان هیوا خوازین ئەڵلقەکانی ئەم هەفتەیەمان چەند ساتێکی خۆشتان لەگەڵا بردبێتە سەر توانی بێتمان پەنجە بخەینە سەر ئەو ئازارانەی ئەو گەندەڵیانەی ئەو دیاردە دزێوانەی کە ناو کۆمەلگایە هەیە توانی بێتمان تۆزێک لە خەمەکانتان کەمکەینەوە تا هەفتەی ئایندە و ئەڵلقەیەکی نوێ بەخواتانە سپێرن دانیشن بەخێر